بسم الله الرحمن الرحيم. بناي خوي تبارك وتعالى. أمره كيكي اسفنجي سادة هو معي بدلطان به دەست پێکەین یەکەم جار بە چوار هێلکە زەردێنەکانی و سپێنەکەی جیاکەین وانێ و ئاگدارتانەکەمەوە بەم شێوەیە سپێن و زەردێنەکانمان جیا کردەوە هیچ چوار هێلکە ئەمە خەینە لاوە بۆ دوای ئێستا ئەمانە تەرتیب بکەین. ئەمە هەڵەسین تەنها یەک کەوچکە چێشت شەکری تێەکەین با بڵین 20 غرام ئەگەر هەچ کەسێ ئەوێ بیزانێت هەر تێگانێکی عتیادی خۆشمان نزانین کە هێلکە بۆنێکی هەیە هەڵەستین کیسەیەک ڤانیلا ئەو ڤانیلە سەوکرە یان بابۆن بۆنی ڤانیلا هەیە خەلی تێکە بەس ئەتوانیت ڤانیلاش بسمیلە هەڵەستین بە یەک لەسەر سێ کوپێک یەک لەسەر چوار ئەمە ڕۆنەکەیەتی 60 میلی لیتر ئەتوانین هەمووی بکەین بەسەر یەکا و بنجە تێکەڵی بەڵام بەم شێوەی جوانتر حلە بێ کە یەک بە دوای یەکا حلیان کرد لە دوای ئەم یەک لەسەر سێ هی کوپەکەی خۆت هەر ئەمە یەک لەسەر سێ ئەگەر دقەتی بن ئەمە شیرە 70 میلی لیتر شیر لێرە چیمان هەیە 3 ڕوبعی کوپەکەت ئیترە و کوپەی کە خۆت دادناوە 3 ڕوبعی کوپێکی ڕێک ئارد تێکەین بسمیلە نایخوا ئەو تۆزەی هێمۆ لەبەر پیکی پاودەرەکەی ئەوە تێگەیەم لەمۆناتا ئەمە ئامادەیە ئێستا ما خەینە لاوە سپێنە هێلکەکە هێنە پێشەوە طبعا هێشتا پیکی پاودەرم تێ نەکردووە پیکی پاودەرەکە ئەم تۆزە ئاردەی دامان ناوە لەگەڵ ئەوەیە تێکەڵ یەکەم لە ئەخیرا بەکارێنین ئەمەش پیکی پاودەرەکەیە کەوچکێکی زەڵاتە ئەوە بۆ دوایی داهێنین لە ئەخیرا بەکارێنم لەبەرەی ئێستا ئیشمان لە سپێنەکەیە سپێنەکە 80 غرام شەکری تێ ئەەکەین 80 غرام شەکر ئەکا یەک لەسەر کامیان بوو یەک لەسەر سێ شەکر بە کوپەکەی خۆت یەکەم شدە دەکەین بەما هەر یەک پڕش خێش هەر ئەوە نەخوێ ئێستا سپێنەکە ئەکەین بەو کرێمەی کە پێویستمانە یەک دۆزەمە ئەهاڕین و شەکرەکەی تێیەکە بسم الله الرحمن الرحیم تۆزە ڕەنگەکەی گۆڕاوە یەک کیسە ڤانیلای تێیەکەین ئەترە گەر ئاوەکە شت هەبێ ڤانیلای ئاویەکە قەی نییە بەڵێ کەچکێکی زەڵاتە دیسانەوە ئەمە تێگەین ئێستا بە دوو جار تێکەین هەمووی بە یەک جار نا بسمیلە نایخوا ئەمە جارێکی ئەمەش ئەوەی ئەخیر ئەمە شەکرەکەشمان تەواو ئەمە جوان لە عەساڕەکەین هەتا بێ بەکەفێکی پێویستمانەوێ وەتا گاتە سەر ئەم شێوازە پێویستە تۆ مەکینەکەی لێبێت ئەو ئێستا لێرانەیە زۆر باشە ئەو قاڵبەی حازر کردەوە بۆ کێکەکە تۆزێ من بە کەرەی عتیادێت توزت خاڵبەکەمان چەورەکەم ئەتر تۆ بە هەرچێک چەوریەکەی نێمەوەی پێوەی نەنووسێ ئەوە چۆرەکەم و یەمۆلاتە تۆزە ئاردەکە و پیکی پاودەرەکەیە ئاخرشت بەکارێن نبری پیکی پاودەرەکە مەفعولی خۆی بکە ئیشی خۆی بکە
ئێستانە یواش یواشتێنی یەکێکی بە تدریج تێکەین نابێت زۆر تێکی هەڵی ئللا بە یەک ئیتیجا نەبێ لە بەرچاوتانە بەسەوەیە ئەوە دیار نەمێنێت تەواوە ئەو قەوامەکەیەتی ئەوێ بۆ شێوەیە بێت هەویرەکەت ئەنجا ئێستانە سپێنی هێلکەکە بەکارێنی بسم الله الرحمن الرحیم یواش یواش نابێت زۆر بە هەردوو ئیحتیجاکە تێکی بێ ئەوە بەزم تۆزەی لەگەڵا تێگەیە ئەترەمی دەستی شلابم ئێستا مەلابین بەس بەوەی دەستەکە تێکی هەڵەین ئەمە دوو وەجبە ئاخر جار هەمووی تێکین زۆر شتێکی ئاسان و سادەیە و زۆریش بەتامە یواش یواش شێوەکەی و شکڵەکەی گۆڕاگردی قەتیبان ئەمەش ئاخر وەجبەیەتی کێکی ئیسفنجی ئەمەی ئەساسەکەی ئەخیرێتی ئەمەی لە ئەخیرای بەکاریهێنی مهم تۆزە لەسەر خۆک بۆ بەکاری بێنی نابێت زۆر تێکەڵ هەڵدرێ بە هەردوو ئیتیجاکە نە مەبەستم جارێک ئاو جارێک ئاوانە هەر بە یەک دلایە زۆر زۆر تەواوە ئامادەیە بۆ قاڵب ئەمش قاڵبەکەی حازرە پێشتر حازرمان کردووە بۆی زۆر ڕانەوەستین لەسەری ئەوەی سە حازرە بۆ فڕن دووجار ئاوای لێکیت و یا بە عەرزەکە یا بە مێزەکە تا بۆی ئەگەر هەوایەکی تیا بێتە دەرەوە ئێستا یەکەینە ناو فڕنەکە فڕنمان حازرە فڕنەکەمان حازرە سەر و خوار 160 سەر و ژێر ئاواز لێنین تقریبا چارەکێک لە دوای چارێکی تۆ کۆنتڕۆڵیەکەی سێریەکەی مجموع 35 بۆ 40 دقی ئەوێ یەمۆلاتە بەڕێزان ئەمەش کێکەکەیە وەجارە عینەکەمان گەرمە بۆیە دەرم نەکردو لێی تەمان تۆزە زیاد بوو بۆ قاڵبەکەشی بینن ئەو قاڵبە بچووکەم لێ جیا کردوانێ دوام وایە بە دڵتانەوە ئیترەوە مێنێتە لای ڕازانەوەی خۆتانە توانە من لە ناوڕاستا لە تیکەنیا ئەوە بینەکەی کرێم شانتی و شتی تێیەکەن شکلای تێیەکەم قڵەبەخەکەی خەنەوە سەر مەنزەری بۆ دروستەکەن شتێکەن بەسەرا بە هەموو جۆرەکانی ئەبێت لەسەر قاڵبەکەی ڕۆیەکەم و بۆتان شانێم تا ببینم بەڕێزان ئەمە شێوەکەیەتی زۆر شتێکی جوان دەرچووە تەڵەن تامیشی وەسف ناکرێ وەکو پێم وتنەما توان ناوڕاستا لە تیکەن ئێستا مەتان بۆ لە دەکەم ببینن بزمە هەر ئاوە تۆزێ بۆ جوانی ئەگەر بتەیە شتێکی بکەی بەسەرە مەنزەڕێکی بۆ دروستکەی هیوام وایە فکرەکەم گەیاندبێ و جێ ڕەزامەنی ئێوە بێ ئەوە تا ئیبینن ئسفنجێکی تەواوە ئەوەیش تەواویش سارد نەبۆتوانێ هیوادارم بێ بەشمان نەکەن لە لایک و کۆمنت و سەبسکرایبەکانتان تا ڤیدیۆیەکی تر بەخواتان ئەسپێرم شاد و بەختەوەر بن